جەمال تاهیر ئەولەسیس ئەختەڕەشۆڵ پەیامی ژیانی تۆ گرنگە خۆت بپارێزە بڵاو دەکەنەوە. ئەم کەسایەتیە ناودارانەی شاری سلێمانی لە بەرگێکی نوێدا خزمەتی شارەکەیان دەکەن و هۆشیاری بە هاوڵاتیان دەدەن. ئامانجی هەر بەستنی کە مامەکان لە کەسایەتەکان ئەوەیە ئەو لایەنەی بۆ نمونە ئەو 11 پەیکەری کە لێمەوە 11 کەسایەتی زۆر دیاری سلێمانی بوون هەر یەکیان لای خۆیان خۆشەویستێکی تایبەتیان هەبوو لای خەڵک هەڵبەت پەیامەکە باشتر ئەگا پەیامەکە زۆر زووتر ئەگا. پرۆژەکە لەلایەن چێنەرنزاری پەیکەرسازەوە ئەنجام دراوە. ئەم حملەیەمە کە کردومانە هەوڵدانە بۆ تۆخانی خەڵک هەوڵدانە بۆی کە بتوانین لە ڕێی ئەم کەسایەتیانەوە یان لە ڕێی بینینی کە مامەکان بە کەسایەتەکانەوە پەیامی هۆشیاری تاک بین بە خەڵک ئاگای لە تەندروستی خۆی بن. سڵاوتان لێبێ باشن؟ سەرەڕای هۆشیاری خۆپاراستن لە ڕێگای پەیکەرەکانیەوە هونەرمەند ڕێنماییەکان بەزارەکیش بە هاوڵاتیان دەدات. زۆر بە پەرسیارەتیەوە لەگەڵم کار ئەم ڤایرۆسە مامەڵە بکەین و بتوانین خۆمان پارێزین لە هەر لە ڕێ دەستکێش و کەمان و هیوادارم بتوانین ئەوە بکەین هەمومان و بەستنی کە مامەش بۆ ئیشەکان ئەوە پەیامەکەیت. زۆر زۆر سپاس. چێنەرنزاری پەیکەرساز دەیەوێت پەیامی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگای هونەرەکەی و بە هاوڵاتیان بگەیەنێت. بە کورتی پێمان دەڵێت هونەر دەتوانێت ڕۆڵ ببینێ لە بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی هەر وەک چۆن هەموو کاتێک پەیامی هونەر و هونەرمەندان لە خزمەتی پرسەکانی کۆمەڵگادا بووە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی.